سلاو گلی بینران لشنوارکی دیروکی نزیک هولیر پای تختا هریما کردستان د انجاما و کولینان ده هنگ ودیتن نو در کتنه کو بهتر آگاهی و زانینان درباره جیانا د سردما برونزی یا ناوین ده ددن د ناو ودیتن نو ده تابلوین بنویسن کفنار و هنگ برماین دن هنه جبو گوتو بیشکرنا وان ودیتنا نها دکتر تیفانی ایرلی سپدونی تفلی مدبدک دکتر ایرلی سپدونی پروفیسورا دیروکه لزانینگه ها سنترال فلوریدایه و هروها لیکولرا سرکی یا وی پروژه دکتر ایرلی سپدونی گلک سپاس بو بجداریاته گلو گرینگیا وان ودیتنان چیه؟ The significance of the new discoveries لە ڕاستیدا گرنگی دۆزینەوەی نوێیەکان قوڵە سەرەتا لە شارۆچکەی خوارو لە کورد قەبرستان سەرگەرمی دۆزینەوەی تەلارسازیەکی گەورەی زۆرین و دەزانین کە هەموو ئەم شوێنانە دەگەڕێتەوە بۆ سەردەمی برۆنزی ناوەڕاست هەروەها تەواوی شارۆچکەی خوارو دەگەڕێتەوە بۆ سەردەمی برۆنزی ناوەڕاست ئەو جۆرە خانوبەرانە کە دەیان دۆزینەوە بریتین لە پەرستگایەکی شارۆچکەی خوارەوە کۆشکێکی شارۆچکەی خوارەوە ئەم ساڵ بە بەکارهێنانی پێوەری موگناتیسی کە تەکنیکێکی هەستکردنە لە دوورەوە ڕێگەمان پێدەدات خانوبەرەکانی ژێرزەوی پێش ئەوەی هەڵیانکەنین ببینین. خانوویەکی دیکەی گەورەمان دۆزیەوە لەوانەیە کۆشکی دووەم بێت کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی برۆنزی ناوەڕاست. هاوکارەکەم دکتۆر ئەندریۆ کریمۆ کار لەسەر ئەم ئەنجامە جیۆفیزیکیانە دەکات. جگە لەو تەلارسازیە گەورانەی کە دۆزیمانەتەوە ساڵی ڕابردوو واتە ساڵی 2024 هەڵکۆڵینمان ئەنجامدا. ئەم خانووە کە ڕەنگە کۆشکێک بوو بێت لە شارۆچکەی خوارەوە. ئێمە لە ڕێگەی بوونی پاشماوەی کارگێڕی زۆرەوە ئەرکی ئەم خانوبەرەیەمان پشتڕاست کردەوە. ئێمە پارچە لە شێوازی مێخیمان دۆزیوەتەوە. هەروەها پارچەی دەخرێنە سەر دەرگاکان کە لە گەڵ دروستکرابوون. و پاشان هێمای جیاواز. دۆزینەوەیەکی تر کە لە کۆشکەکەدا دۆزیمانەوە پارچە تەختەیەکی یاری بوو. ئێمە ساڵی ڕابردوو بەشێکی دیکەی کۆشکەکەمان هەڵکەندبوو. هەروەها لەوێش تەختەیەکی یاریمان دۆزیەوە. بەڕاستی ئەوە دۆزینەوەیەکی گرنگ بوو. چونکە یارمەتیمان دەدات بۆ ئەوەی تێبگەین کە مرۆڤەکانی ئەو سەردەما وەک ئێمە و یاریەکی زۆریان کردووە و چالاکیەکانی بۆ بەسەربردننی کات هەبووە. جگە لە تەلارسازی گەورە و نووسراوەکانی پیتی مسماری ئێمە بە دوای بەڵگەکانیشدا دەگەڕاین بۆ زانینی پێکاتەی نیشتەجێبوون. ئایا خەڵکانی ئاسایی ڕۆژانە لەکوێ دەژیان؟ ئەمە پرسیارێکی گرنگە کە لە ڕابردوودا زۆر بە دوواداچوونی بۆ نەکراوە. هەر بۆیە ئێمە لە ناوچەیەکی نیشتەجێبووندا هەڵکەندن دەکەین کە لە بنەڕەتدا بەشێکە لە شار. سەیری هەموو جۆرە خاشاکێکی ڕۆژانە دەکەین بۆ ئەوەی تێبگەین خەڵک لە ڕابردوودا چیان دەکرد. ئێمە سەیری ئەو شتە شکاوانە دەکەین کە لەگەڵ دروستکرابوون. ئێمە سەیری ناوماڵەکان دەکەین. ئێمە هەوڵ دەدەین لەوە تێبگەین کە ئایا لە ڕابردوودا لەم شارە دێرینەی کورد قەبرستاندا خەڵک دەوڵەمەند بوون یان هەژار بوون یان ئەگەری هەیە کە خەڵکیش لە چینی مامناوەند هەبوون وەک ئەوەی ئەمڕۆ پێی دەڵێن چینی ناوەڕاست. ئەمانە هەموو ئەو پرسیارانن کە دەکران و ئێمە زانیاری زۆر باشمان بۆ ئاشکرا بووە بۆ ئەوەی دەست بە وەڵامدانەوەیان بکەین. اوی چه قصه کو تیما و لویجهی خبات خو ددومینه پرۆژە سەرەکیەکە لەلایەن زانکۆی جۆنس هاپکینزەوە لە ساڵی 2013 دەستی پێ کردووە. لە ساڵی 2013ەوە هەتا 2022 کارمان کردووە. منیش بەشێک بووم لەو تیمە. پاشان بەڕێوەبەری سەرەکی پرۆژەکە بڕیاری خانە نشینبوونیدا. منیش ئێستا بەڕێوەبردننی پرۆژەکەم گرتوۆتە ئەستەوە. ساڵی 2024 یەکەم ساڵ بوو کە من سەرپەرشتیاری پرۆژەکە بووم. هەر بۆیە جێگەی خۆشحاڵیە کە ئەم ئامانجە نایابانە لە ساڵی یەکەممدا بەدەست بهێنم. از باور دکم گلک تئوری بره لسر ویجی هبون افجه کونها و ودیتن ل دست پیکرنه گلو ودیتن نو تشتکی نو تینن هوله آگاهی نو تینن هوله درباره و قناغا او سردما کو ام بحثا ودکن. هەڵکێنەرانی شوێنەکە لە مێژە باوەڕیان وایە کە ئێمە لە ساڵی 2013 لەوێ دەستمان بەکارکردن کردووە. ڕەنگە ئەم شوێنە شوێنەواری دێرینی کەبرا بێت.
کەبرای دێرین شارێکی سەردەمی برۆنزی ناوەڕاستە کە لە سەرچاوە مێژوویەکاندا ناسراوە. ئێمە لەم سەرچاوانەی دیکەوە کە لە بنەڕەتدا دوژمنی کەبران دەزانین کە دەشێت کەبرا ناوەندێکی تەواو گەورە بوو بێت. لەبێ پاشایەکە بوو کە زۆر بەهێز بوو، شارێکی گەورە بوو، شوراکانی هێندە سەرنجڕاکێش بووە، هەر بۆیە چاوی لەسەر بووە. دوو پاشای دیکەی بەهێز پێکەوە کاریان بۆ شکست پێهێنانی کەبرا دەکرد. هەر بۆیە خەڵک لە مێژە پرسیار دەکەن کە شوێنی کەبرای دێرین دەبێت چی بێت. ئێمە دەزانین کە لە ڕووی هەڵکەوتنەوە لە دەشتی هەولێر بێت لە نێوان ڕووباری زابی سەر و خوارو. هەر بۆیە بوونی ئەم شارە گەورەیە لە ڕاستیدا کە بە تەلەرسازی گەورە و دوو زنجیرە دیوار ئەومان بۆ دەردەخات کە ئەمە دەبێت کەبرای دێرین بێت. هەموو پاشماوەکانی ماونەتەوە دەگەڕێنەوە بۆ سەردەمی برۆنزی ناوەڕاست. سەرچاوە مێژوویەکان باس لەوە دەکەن کە کەبرا تەنها شارێکی بەم قەبارە گرنگە بووە لە سەردەمی برۆنزی ناوەڕاستدا. گەلۆ چ گاڤ تێن ئاوێتن ji bo ku ev parçeyên nû evê ku hûn derdixînin werin parastin. Mebestam ew e ka çi hevkarî di navbera we wekû tîmeke şûnnas û hikûmeta Herêma Kurdistanê hatiye kirin ji bo ku hûn van parçeyan li van deveran biparêzin. ئێمە لە نزیکەوە لەگەڵ هاوکارە کوردەکانمان کار دەکەین، چ لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتی کەلەپور و شوێنەوارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، چ لە هەولێر لە مۆزەخانەی شارستانیەتی هەولێر. هاوکات لەگەڵ پیشەگەرانی پاراستن کارمان کردووە کە پێکەوە لەگەڵ مۆزەخانەی هەولێر کار دەکەن بۆ پاراستنی شوێنەوارەکان وەک ئەوانەی کە ئێمە دەیاندۆزینەوە. Paşa yani ji bo civaka xwecihîjiyan bê ji bo kesên golwê de verê dijîn ev yek tê çi wateyê. هیوادارم هەمووان بایەخ بەم کارانە بدەن. شتێکی تۆ سەرنجڕاکێشە کە ئەم شوێنە مێژوویە گەورە و گرینگە لە بنەڕەتدا لە حەوشەی پشتەوەی ماڵەکەتدا بێت. تێبینیم کردووە کە هاوکارە کوردەکانم وەک هەر کەسێک بایەخ بە مێژوو دەدەن و ئەو کەسانەی لە گوندی ناوچەکەدا دەژین گرنگیەکی زۆریان بەو ئامانجانەی ئێمە پیگەیشتوون پیشان داوە. بەڕاستی مێژوویەکی قوڵە، واتە خەڵک ماوەیەکی زۆر لێرەدا بوون و ژیاون. مای خۆشحاڵیە کە هەست بەو پەیوەندی مرۆڤایەتیە لەگەڵ ڕابردوودا بکەیت لە ڕێگەی ئەم پاشماوەی خانوبەرە و هەروەها ئەم پارچەکارە هونەریانە. باشە ji bo te wek kesekî pisporekî şûnwarnas ev vêdîtinên nû tên çi wateyê? بەڕاستی جێگەی سەرنجە و شانازیە. من هەست بە سادەیی دەکەم کە دەتوانم لەگەڵ هاوکارەکانم لەم شوێنەدا کار بکەم و بەرپرسیارەتیەکی وەها گەورە بگرم ئەستۆ. جا لە ئاشکراکردنی کەلەپوری ئەم شوێنە ناوازەیەوە بێت یان پاراستنی میراتی ئەم شوێنە بێ هاوتایە. هەر بۆیە کارکردن لەوێ ئەم ساڵ و ئەم جاریان وەک بەڕێوەبەرێک ئەو بۆ من خودی خۆم مای خۆشحاڵیە. هەروەها بۆ دۆزینەوەی ئەم دەقە مێژوویانەش. ئێمە لە مێژە بیرمان لەوە دەکردەوە کە ئایا هەرگیز داق لەم شوێنەوارەدا دەدۆزینەوە و جێگەی سەرنجە کە دەستمان کردووە بە دۆزینەوەی ئەم دەقە مێژوویانە، چونکە ئەمە ئەوە پیشان دەدات کە دەقی زیاتر دەدۆزینەوە و هیوادارین بەم زوانە بتوانین ئەوە بزانێت. واتە مێژووی کەبرای دێرین کە شارێکە لە دیدی خۆیەوە تەمەنی نزیکەی 4000 ساڵە نەک لە دیدی دوژمنەکانەوە. هەر بۆیە ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە و هاتنەدی خەونێکە بۆ من وەک شوێنەوارناسێک. Gelek spas ji bo van agahî û zanînên te. Great, thank you. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین.